بە بڕیارێکی پارێزگاری سلێمانی سەرجەم دەڕۆزەکەر و دەستگێڕەکانی قەزا و ناحیەکانی سنووری سلێمانی دەستگیر دەکرێن و ڕەوانەی کەمپێک دەکرێن لە ناحیەی بەرزنجە. دانیشتوانی ئەو ناحیەش ناڕەزایی دەردەبڕن و داوا دەکەن دەرۆزەکەرەکان ڕەوانەی ناحیەکەی ئەوان نەکرێن. ئیدارەی ناحیەکەش بە نووسراوی فەرمی پشتگیری لە داواکاری هاوڵاتیان دەکەن کە لە ئێستادا ژمارەیەک ئیمزایان لە دشی بڕیارەکە کۆکردێتەوە. وەکو خەڵکی بەرزنجە یاداشتێکمان کۆ کردوێتەوە و بە شێوەیەکی شارستانیانە ئێمە کەس ڕەفز ناکەینەوانێ ڕازی نین بۆی کە کەس نێت شوێنێکەوەتە عەرەبی خەڵکی شوێنەکانی تراتوە بەڵام ئەو ویشەی ئەوانی کە لە سلێمانیا کە ناموێ بۆ ئێمەش هەر ناموێ بەڵام ناحی بەرزنجە شێوە تایبەتمەندێکی هەیە لە ڕووی ئاینیەوە لەبەر ئەوە ئێمە پێمان باش نییە خەڵکە ڕوو کاتێرە. ساڵی ڕابردوو کەمپێکی تایبەت بە ئاوارەکان لە ناحیەی بەرزنجە دروست کرا بەهۆی گەڕانەوەی بەشێک لە ئاوارەکانەوە کەمپەکە بەرەو چۆڵبوون دەڕوات. ئیدارەی کەمپەکەش ناڕەزایی دەردەبڕن و دەڵێن دەرۆزەکەرەکان گرفتی ئەمنی و ئیداریان بۆ دروست دەکەن. جەماعەتی خەڵک لە سلێمانی ئەوانەی کە سواڵەکەن بێتە ئێرە ئێمە وەکو ئیدارەی کەمپەکە پێمان باش نییە لەبەرەوەی دوو کولتوری جیاوازن مشکلەمان بۆ دروستە بێت. خەڵکی ناو ناحیەکەش لەبەرەوەی نزیکن لە یەکەوە کەمپ و خەڵکەکە ئەوان ناڕەزایەتیان دەربڕی و یاداشتێکیان کردو بۆ لای بەڕێز بەڕێوەبەری ناحیە چاوەڕێی جوابی نهایی مەحپەرڕێز پارێزگار چی جوابێکمانایەتەوە بۆ ئەوەی کە خەڵک نێت ئێرە. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا بڕیارەکەی پارێزگاری سلێمانی بخرێتە بواری جێبەجێکردنەوە. بەرپرسانی ئیداری ناوچەکەش دەڵێن ئەوان سەرڕای کە بە بڕیارەکە ڕازی نین داواشیان کردووە ڕابگیرێت بەڵام ناچارن بڕیار و ڕێنمایەکانی سەری خۆیان جێبەجێ بکەن. پارێزگای سلێمانی لە ڕێگەی لیژنەیەکەوە هەستاوە بە دەرکردن و گواستنەوەی ئەو سوالکەرانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی و قەزا ناحیەکان بۆ کەمپی بەرزنجە و ئیدارەی ناحیەی بەرزنجەوە ئێمە شوکی قایمقامێتی قەزای سی سادە ئاگادار کراین لەوەی کە هاوکاری هەم لیژنەکە و هاوکاری ئاسایش و پۆلیس و داوام دەستگاکانی کە بکەین لەوەی کە ڕێگری بکەین لەو سوالکەرانە و بویان گوێزنەوە بۆ کەمپی نوێی بەرزنجە. ناحیەی بەرزنجە لە ڕووی داریەوە سەر بە قەزای سێ سادقە و نزیکەی 40 کیلۆمەتر لەو قەزایەوە دوورە و مەزاری شێخ عیسا و شێخ موسای لێیە کە بە سەرچاوەی سەرەکی باوەڕی ئەهلی حەق دادەنرێن. خەڵکەکەشی بەکاری کوشتوکاڵی و ئاژەڵداریەوە خەریکن. عومەر فەتاح NRT ناحیەی بەرزنجە.